كنترۆڵم کرد پێش شەوەی کەس بێتە سەرخەت. بەڵێ بەخێر بێن سەر و سەرچاوم هاوڕێیان داوای لێبوردن نەکەم سەرەتا دەنگم هەندێک بڕا هیوادارم کە زۆر باشتر بێ تۆزێک چاوەڕێ بکەین بزانین هاوڕێک بێ چەکێکمان بۆ بکە بزانین دەنگ و ڕەنگ چۆنە هاوڕێیان باشە تکایە هەوڵ بدەن چەکێکمان بۆ بکەن ئەو هاوڕێنی لە سەرخەتن بزان دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە لە دەقەی یەکەمیدا دەنگم نەبوو میکرۆفۆنەکەم داخرا بۆ ئێستا کە چۆنە هیچ کێشەیەک هەیە تکایە بنووسن بە پەلە با دەست پێ بکەین تۆزێک زووتر هاتمە سەرخەت 5 دقە زووتر دەنگ باشە کاک جەمال حەمە بخێر بێ سەر و سەرچاوم بژیت زۆر باشیان زۆر خراپ یان باشە کێشە نیە گرنگ ئەوەیە پێک بێ لەلای من زۆر گەرمە هیچ کێشەیەک نییە بەڵێ زۆر سوپاس پەروەەر خۆش ناو بخێر بێ سەر و سەرچاوم گۆتاس ئاهانی زۆر بەخێر بێ سەر و سەرچاوم کاک گۆتاس کاز زۆر باشە کاگزر ژەماڵ حەمە زۆر باشە بەخێر بێ بەڵێ باس لە ڕۆژەوی سەرچی ئەمڕۆیی ئێمە وابزانم زۆربەی زۆری کەناڵەکان زۆربەی زۆری میدیاکان زۆربەی زۆری هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش لەسەر دووشتە ئەویش سەردانەکەی ماکرۆن کە بە 2 بۆمبە پێشوازی لێکرا و لە هەمان کاتدا کۆبوونەوەی لووتکەی ناتۆ لە ئەنقەرە 0.3 یعنی کۆبوونەوەی ڤەرسیۆنی سێمی ناتۆ کە لە ئەنقەرە ساز دەکرێت لە هەمان کاتدا سەردانی ترامپ بۆ هەمان مەبەست و کۆمەڵێک بەڵێنی پێشوازیکردنیشی شاهانە لەلایەن دەوڵەتی تورکیا کە وابزانم زۆربەی زۆرتان ئەگەر تورکێکتان لە جیهاندا بینی بێ یعنی مەبەستم لە تورکی چەپ نییە تورکی سۆسیالیست نیە تورکێکی لە ئەنگری دەوڵەت تورکێکی ناسیۆنالیستتان نەبینیوە کە هەم لە ئەنگری ئەردۆغان نەبێ هەم دژ بە ئیمپریالیزم نەبێ هەم دژی ئیمپریالیزمە یعنی ئیمپریالیزم یعنی ئەمریکا هەم دژی ناتۆیە و هەم لە ئەنگری ئەردۆغانە و ئەردۆغانیش چی لە بۆ ناتۆ دەکا هاکەن فیدان چی لە بۆ ناتۆ دەکا هەمویان ئەمە بێکەوە دەبینی ئەمانە چواتایەک دەگەینن و کوردەکان لەکوێی ئەو بابەتە ڕاوەستاون ڕاستەکەی ڕانەوەستاون پاڵیان داوەتەوە باس لەوەش دەکەین بەڵێ لەکوێ دەست پێ بکەم با لە تەقینەوەکەی دیمەشق دەست پێ بکەین زۆربەی زۆرتان لە چاپەمەنیەکانتە بینیتان ئەو هاوڕێیانەی ئێستا کە هاتوونەتە سەرخەت و یانیش لە سەرخەتن ئەگەر لە کاتی پەخشەکەدا کە کورتێکی هەواڵی نوێ هەبوو و یانیش هەواڵی تازە هەبوون تکایە هەوڵ بدەن یان لینکەکەی لێرەدا بنێن و یانیش کورتەی هەواڵەکە بە پیتی سۆرانی جوان بنووسن باشتر دەبێ چونکە من سەعاتی هەری دوایی بەڕاستی نەمتوانی چاودێری گۆڕانکاریەکان و وردەکاریەکان بکەم تەقینەوەکەی سووریا زۆر گرنگە 2 تەقینەوەی بۆمبی چێنراو لە ئەمڕۆ 7 تەمووز لە هاتنەئاراوە بۆمبی یەکەم لە ناو ئۆتۆمبیلێک بوو بۆمبی دووەمینیان لە ناو سەبەتەی خاشاک بوو تەقینەوەکان لە نزیک هۆتێلی فۆرس سیزنس لە دیمەشق ڕوویاندا کە هۆتێلێکە پێشتر و ئێستاکە زۆربەی جار میوانە بیانیەکان لەوێ پێشوازیان لێ دەکرێوەیانیش لەوێ دەحوێنرێنەوە شوێنێک کە ماکرۆن لی نیشتە زێ بوو لە نزیک هەردوو شوێندا 2 بۆمب تەقێنرانەوە بەڵام دوای ئەوە کاتێک تەقیەوە کە کاروانی ئۆتۆمبیلی ماکرۆن کۆشکەکەی بەجێهێشتەوە بەرەو کۆشکی سەرۆکایەتی دیمەشق بەڕێکەوتەبوو واتە لە ڕێگادا بوو 18 کەس بریندار بوون لە ناویاندا چەند ئەندامی هێزی پۆلیس هەن لە دیمەنەکان دیارە کە دەوروبەری شوێنەکەی پۆلیسن بە پۆلیسەکان دەتەقێتەوە شاندی فەڕەنسی بێگومان هیچ زیانێکی بەرنەکەوت تاوەکو ئێستا بەرپرسیارەکەی ڕانەگەێنراوە کێە
دەسەڵاتدارانی سووریا لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە. چەند ئەتوانین چەند قسێک لەسەر ئەو بابەتانە بکەین، ینی ئەمە خۆی لە خۆیدا ئاسان نییە. چەند پەیامێکی ئەکرێت تێدا بێ، وەکو ئەوەی کە بیان هەوێ پەیامێک بە وڵاتان بدەن کە دیمەشق هەتاوەکو ئێستاش ئارام نییە، هەر کاتێک بمان هەوێ ئەتوانین تەقینەوە بکەین، لە کاتێکدا ئەتوانین تەقینەوە بکەین کە سەرۆکی وڵاتێکی زلهێزی جیهان دێتە دیمەشق. ئەمانە هەمویان هەن، بەڵام ڕەنگ بێ ئەمەش دوور نەبێ کە بەشێک لە وڵاتان ناحەزن لەوەی کە سووریا پشک و دەوری زۆری هەبێ لە ببورن، فەڕەنسا پشک و دەوری زۆری هەبێ لە سووریادا، و ئێمە ئەو شتانەمان پێشتر بینیون، یعنی لە ناو وڵاتانی خۆر ئاوادا تەنانەت لە ناو ناتۆدا زۆر زار دەگەی وەها لە فەڕەنسا دراوە. کاتی خۆی فەڕەنسا لەگەڵ ئوسترالیا بەبیرم دێ لە سەردەمی سەرەتایی هاتنە سەردەسەڵاتی جۆ بایدن بوو، فەڕەنسا لەگەڵ ئوسترالیا ڕێککەوتنێکی کرد بۆەوەی کەشتی ژێردەریایی نوکلەری پێ بفرۆشێتە ئوسترالیا، کە ئەمە کەشتێکی زۆر گرانبەهایە. فەڕەنسا لە کەشتی ژێردەریایی نوکلەریدا زۆر بەناودەنگە بۆ نوکلەری، لەبەر ئەوەی بە نوکلەر کار دەکا و ماوەیەکی زۆر درێژ ئەتوانێت لە زەریا تاریکەکان و دوورەکاندا بمێنێتەوە، و بۆ مەسەلەی جاسووسی بەکاردەهێنرێ لە بۆ هەندێک ئەڵێن نوکلەری، ینی مەرز نییە چەکی نوکلەری هەڵبگرێت، بەڵام بە نوکلەر کار دەکە، بە وزەی نوکلەر کار دەکا بۆ ئەوەی ماوەیەکی زۆر دوور درێژ لە ژێر دەریادا بمێنێتەوە و بتوانی کاری خۆی ماوەیەکی زۆر درێژ و دوور بکا بەبێ ئەوەی پێویست بێ بگەڕێتەوە فەڕەنسا و بچێتەوە. و ئەم کەشتیانەی ئامادە کرد بۆ ڕێکەوتنەکە سازکرا، بەڵام بەریتانیا و ئەمریکا ئەمەیان تێکدا بە خۆیان کەشتی ژێردەریایی نوکلەریان بە ئوسترالیا فرۆشت، و ئەمە دەگەیەکی زۆر گەورە بوو لە فەڕەنسادرا. دوایی بایدن ناچار بوو بە تەلەفۆن لەگەڵ ماکرۆن قسە بکە و وەزیری دەرەوەی ناردە پاریس تاوەکو توانیان تا ڕادێک پەیوەندیەکە باشتر بکەنەوە. واتە لە سووریاشدا ڕەنگ بێ کۆمەڵێک وڵات هەبن، وا دیارە یەکەمین جار پەنجە لە بۆ تورکیا و لە بۆ رووسیا و ئێران درێژ دەکرێت، بەڵام ئێران لەوێ قووەت و قدرەتێکی وای نەماوە، و لە هەمان کاتدا ئێران خەریکی ناو ئێرانە، خەریکی کەنداوە. لە مەودووە لە کەندا و ئەو کارتەی کەوتۆتە دەست ئێران کارتێکی زۆر بە نرخترە لەوەی کە خۆی لە شوێنی دیکەوە بەتایبەتی لە سووریا خەریک بکە. وا دیارە لوبنان لە ڕووی عەقیدەیەوە بۆ ئێران لە مەودووە گرنگە، و هەم لە ڕووی عەقیدەیەوە هەمیش کارتێکە دژ بە ئیسرائیل نەیهەوێت لە دەستی بدا، بۆیە لە گفتوگۆکاندا مادەی یەکەمین لوبنانە، مادەی یەکەمین کەنداو نییە، مادەی یەکەمین نوکلەری و ئەم جۆرە شتانە نییە، بەڵکو لوبنانە. بابینە سەر بابەتەکەی خۆمان، جگە لە ئێران و لە رووسیا و تورکیا بێگومان ئەکرێ زۆر ناڕازی بێ لەوەی کە فەڕەنسا دەورێکی زۆری هەبێ، بەڵام لە هەمان کاتدا لە بیرمان نەچێت بەریتانیاشەیە. بەریتانیاشەیە کە بەریتانیا یەکێکە لەو وڵاتانەی لە ڕووی ئیستیخباراتیەوە گەورەترین ئۆپەراسیۆنی سەرکەوتووی ئەنجامدا، ئەڵقاعیدەی پارچە کرد و جەبهەت النوسڕا و پاشان هەیئەت تەحریری شامی لێ دروست کرد، و هەیئەت تەحریری شامی لە کۆتاییدا گەیاندە دیمەشق. ئیسرائیلیش بە هەماشیوە دەورێکی زۆریان هەبوو لە گەیاندنی ئەحمەد شەرع بۆ دیمەشق، و لە دوای ئەوە تەماشامان کرد فەڕەنسا بە پەلای یەکەمین وڵات بوو کە فەرشی سووری لە بۆ ئەحمەد شەرعی تێرۆریست هەڵکرد، کە پێشتر 10 ملیۆن دۆلاری لەسەر کەلەکەیدا دانرا بوو. فەڕەنسا بۆ ئەوەی کرد چونکە فەڕەنسا واقعیەتەکەی بینی، واقعیەتەکە ئێستاکە ئەوەیە،
تو ناتوانانی شتێکی دیکە بکەی، ناتوانێت لە مەودووە جارێکی تر 14-15 ساڵی دیکە شەڕێکی ناوخۆی هەڵگیرسێنیەوە تاوەکو ئەحمەد شەرع بە یەکێکە بینی و یەکێکە دەینی چێە؟ دەبێت کەسێک بێ عەرەب بێ، دەبێت لایەنێک بێ عەرەب بێ، دەبێت لایەنێک بێ ئیسلامی بێ، دەبێت لایەنێک بێ سونی بێ، لەمەشیاندا دەبێت لایەنێک بێ بتوانێت گەڕەنتی ئاسایشی ئیسرائیل بکە و گەڕەنتی هێزە هاوپەیمانە هەرێمیە سونیەکان وەکو تورکیا و سعودیە بکە. ئەمەشیان لە ئەحمەد شەرع باشتر بەدەست ناکەوێت. هەر لە بۆ هەندێک ئەحمەد شەرعیان هێنا سەردەسەڵات و دوای ئەوەی هاتە سەردەسەڵات فەڕەنسا یەکەمین وڵات بوو کە فەرشی سووری لە بۆ هەڵکرد. تەنانەت وەزیری دەرەوەی فەڕەنساش ئەتوانین بڵێن یەکەمین وەزیری دەرەوە بوو کە سەردانی ئەحمەد شەرعی کرد. لە بۆ هەندێک لە بۆ سووریا زۆر گرنگە، بەڵام ئەوەی ئۆپەراسیۆن دەکات لە ناو سووریادا، ئەوەی دەستەی تەحریری شامی پێگەیاندووە و پەروەردەی کردووە، مکیاجی کردووە و بۆیەنباغی لێبەستووە، ڕیشەکەی تراشیوە MI6 واتە دەستگای سیخوڕی بەریتانیایە کە دەستگایەکی زۆر مەترسیدارە و دەستگایەکی ئیستیخباراتی تایبەت بە دەرەوەیە. ئەو دەستگایە لە بەرامبەر رووسیا زۆر ئاکتیفە، لە بەرامبەر ئێرانیش ئاکتیفە. لە بۆ هەندێ ئەو دەستگایە لە زۆر شوێندا لەگەڵ بەرژەوەندەکانی فەڕەنسی ڕەنگ بێ کار نەکە، بەڵام لە بۆ فەڕەنسا سووریا زۆر گرنگە. سووریا و لوبنان وەکو یەک پاکێت دەبینێ. کاتێک بتوانێت کاتێک بیهوێت لە لوبنان دەسەڵاتێکی هەبێ کە زۆر زەحمەتە، چونکە لوبنان وڵاتێکە وەکو عێراق پارچە کراوە، لایەنێک ناتوانێت هەژمونی تەواوی هەبێ و بەبێ لایەنی دیکەش نابێ. لە بۆ هەندێ فەڕەنسا ناچارە بۆ ئەوەی لە لوبناندا پشکێکی هەبێ لە سووریادا کاریگەری هەبێ. و لە هەمان کاتدا ئەحمەد شەرع وەکو لە دۆناڵد ترامپدا بیستمان ئەگەر بتانەوێت لە لوبنان کێشەی حیزبوڵڵا چارەسەر بکەن بە ئیسرائیل دەڵێ ڕێگا بدەن، با ڕێگا بدەین ئەحمەد شەرع ئەو کارە بکە. ئەحمەد شەرع هەتاوەکو ئێستا کارتی سووری هەیە لەو بارەوە، کارتی سووری تورکیا و سعودیا، بەڵام ئەو کارتە سوورەش ئەکرێ بسووتێنرێ لەلایەن ئەمریکاوە. یعنی کارتێکی سووری وەها نییە کە بگرێن بە هیچ شێوەیەک نەسووتێنرێ. ئەگەر بێت و ئیسرائیل و سعودیا و تورکیا هەندێک نزیکی یەکتر ببنەوە ئەو کارتەش دەسووتێنرێ، واتە ئەو ڕێگریەی سعودیا و تورکیا نامێنێ بۆ ئەوەی ئەحمەد شەرع لە کاری لوبناندا بگڵێ و شەڕێکی مەزهەبی و ینی شەڕێکی دیکە دروست ببێ. پێش ئێستا وەکو وتمان گلۆبی سووری سعودیا و تورکیا هەبوو و هەر لە بۆ هەندێ کاتێک ترامپ ئەو داوای کرد شەیبانی چوو لەگەڵ حکوومەتی لوبنان و یانیش لەگەڵ دام و دەستگاکانی لوبنان دانیشت وەکو پەرلەمان و حکوومەت و سەر و کۆمەر و لەوێدا ئامادە بوو بۆ ئەوەی هاوکاری بکە بۆی کێشەی حیزبوڵڵا چارەسەر بێ. و لە هەمان کاتدا لەگەڵ بزوتنەوەی ئەمەل کە بزوتنەوەی ئەمەل متفقی سیاسی حیزبوڵڵایە و سەرۆکی پەرلەمانیش سەر بە بزوتنەوەی ئەمەلە، لەگەڵ بزوتنەوەی ئەمەلیش دانیشت و بزوتنەوەی ئەمەل تا ڕادەیەک پێشنیاری بۆ کرد بوو کاوان لەگەڵ حیزبوڵڵا دابنیشت. نازانم ئەنجام درا ئەنجام نەدرا، چونکە دانیشتن لەگەڵ حیزبوڵڵا ئەوە واتایەکە دەگەینێ بە پێچەوانی داخوازیەکەی ڕنگ بێ دۆناڵد ترامپ بێ. بۆیە ئەحمەد شەرع لە بیندا ماوە، لە بینی سعودیا و تورکیا و لە بینی دۆناڵد ترامپ ماوە کە بۆن و گوڵاوی بەسەر سەریدا ڕەشاندووە و لە هەمان کاتدا مەسەلەی ئابلۆقی ئابووری، مەسەلەی تیرۆریزم بوون، ئەمانە کۆمەڵێک کارتن. هەر کاتێک ئەحمەد شەرع لە دەسەڵاتەکەیدا لە ماوەی دەسەڵاتەکەیدا لە خەتی سووری ئەمریکا زۆر دوورکەوێتەوە ئەکری ئەمانەی لەسەردا بەکار بهێنرەوە. بۆیە لە بۆ ئەحمەد شەرعیش بەڕاستی کارێکی زۆر قورس چ بڕیاردەدا. لەو بینەدا فەڕەنسا وەکو وتمان کۆمەڵێک ئامانجی هەیە و ئامانجەکانیشی زیاتر سیاسی و ئابووری و مەسەلەی شامە، ینی بیلادە شامی گەورە کە کۆڵۆنیەکی فەڕەنسیە لەوێدا دەوری هەبێ. بەڵام وەکو وتمان ئەمە لەگەڵ بەرژەوەندی بەریتانیا، لەگەڵ بەرژەوەندی
تورکیا و لەگەڵ بەرژەوەندی رووسیاش دوورە یەک ناگرنەوە. فەرەنسا تا چ ڕادێک ئەتوانێت بکە، هەر لە بۆ هەندێش فەرەنسا لە کاتی تەقینەوەکاندا سەرۆکی فەرەنسا بە پەلە سووریای چۆڵ نەکرد. باس لەوە دەکرا کە سەرۆکی فەرەنسا دەیەوێ هەموو سووریا ببینێ، بەڵام شتێکی وان نییە. یعنی ئەمە ڕاستە یەک دوو کەسایەتی ڕێکخراوە مەدەنیەکانی لە بۆ دەبەن لەگەڵیان دادەنیشی لە شوێنێکدا، بەڵام لە ڕاستیدا سەرۆکی فەرەنسا ئەمانوێل ماکرۆن بۆ ئەوەی ئامانجەکانی بپێکینێ هاوڕێیان ئەگەر شتێکی نوێ هەواڵێکی نوێ تکایە بنووسن و لەسەر زەنگوڵی ئاگدارکرەوە چرکە بکەن. تکایە فەرەنسا ئەگەر تموحەکی ئابووری هەبێت، تموحەکی ئاسایش هەبێت، تموحەکی هەژمونگرایی هەبێ، ئەوە لەگەڵ حکوومەتی ناوەندیدا دەکرێت. حکوومەتی ناوەندی کە پێویستی بە مەشروعەتی زیاترە، پێویستی بە یارمەتی نێودەوڵەتیە، پێویستی بەکرانەوەی دەرگاکان هەیە. لە بۆ هەندێ سەرۆکی فەرەنسا ناچێ لەگەڵ مەزلوم عەبدی و لەگەڵ ئیلهام ئەحمەد و نازانم لەگەڵ چێوچێ کۆب بێتەوە کە ئەحمەد شەرع ناڕازی بکە. یعنی ئەمە لە ڕیال پۆلەتیکدا شتێکی غەڵەتە. ینی سەرۆکی فەرەنسا ناچێتە دڵداری و نەچۆتە هەڵپەرچێ و نەچێتە سولحی عەشایریش و نەچۆتە دیوەخانیش. ئەو چووە پرۆژەیەکی ئابووری هەیە و پرۆژەیەکی سیاسەتی درودرێژی هەیە لە بیلادولشام کە هەژمونگەرایی فەرەنسا تۆزێک جێگیر بکە. لە بۆ هەندێ دەبێ لەگەڵ حکوومەتی ناوەندی کۆب بێتەوە و دەبێ زیاتر مراعاتی حکوومەتی ناوەندی بکە و ئەو کەسانەی کە بە تەقینەوە پەیامی پێدەدەن دەبێ پێیان بڵێ ڕاستە ئێوە تەقینەوە دەکەن، بەڵام من ئێرە بەجێ نایەڕم، ئێرە شوێنی منە، من لێرە کارەکانی خۆم جێبەجێ دەکەم. و پێدەچێ ئێستا کە ئەمانوێل ماکرۆن دیمەشقی بەجێش بەرە و ئەنقەرە بەڕێکەوتوێ ئەویش بەشداری کۆبوونەوەی ناتۆ دەکات. کۆبوونەوەی ناتۆ ئەمڕۆ و سبەینێش بەردەوام دەکەم. جابە بینە سەر کۆبوونەوەکەی ناتۆ کە زۆر گرنگە. لە کۆبوونەوەکەی ناتۆدا ئەمڕۆکە بینیمان کە واتە لە هەفت و سبەینێش هەشتی تەمووزی 2026دا بەڕێوە دەچێت و ئەم کۆبوونەوە لە کاتێکدا ئەنجام دەدرێت کە ئەمنیەتی ئەوڕۆپا پەیوەندیەکانی نێوان هاوپەیمانی ناتۆ لە ژێر کاریگەری گۆڕانکاریە استراتیجیەکان و شەڕی و رووسیا و ئۆکرانیا و ئێراندان. و لە هەمان کاتدا نابێ لەبیری بکەین چین هەتاوەکو دەچێت لە بواری تەکنۆلۆژیەوە خۆی بەهێز دەکەم. دوێنێ چین یەک گەورەترین و بەهێزترین موشکی تاقی کردەوە کە 10,000 کیلومتر دەبڕێ. یعنی بە ئاشکرا دەگاتە نیویۆرک و فلۆریدا باوا بڵێن موشکێکی وای تاقی کردەوە. ئەو موشەکە هەتاوە کوێستەش کەس نازانێت لە کام کەشتی لە دەریا فرێدراوە، بەڵام لەکوێ فرێدراوە و ئەمە چ کەشتێک ئەم جۆرە موشەکانە هەڵدەگرێ. ئەوە بە زیرەکترین موشکی دنیا ناسێنرا کە چین تاقی کردەوە. ژاپۆنیا بە تایبەتی یابان زۆر ناڕازی بوونێ چی زۆر گەورەی دەربڕی. ئێستا کە چین یەک لە وڵاتانەیە کە ئامانجێتی ستۆکی بۆمبە نوکلەریەکانی لە 400 وابزانم بۆ بکاتە 500 بۆمبی نوکلەری ساز بکە، بەڵام بۆمبی نوکلەری سازکردن بە تەنیا بەس نییە، بەڵکو ئەتۆ دەبێ موشکێکت هەبێ کە ئەو بۆمبە نوکلەریای ئەو کڵاوە نوکلەری لێ ببەستی و بینێریە وڵاتی هەری کە ئامانجە سەرچیەکەتە واتە ئەمریکایە. مەسەن ئێستا کۆریای باکوور بۆمبی نوکلەری گەلێک زۆری هەیە، بەڵام کۆریای باکووریش هەتاوەکو ئێستا موشکی هایپەرسۆندیکی کیشوەری وای نییە کە بگاتە ئەمریکا، کەواتە ئەو بۆمبانە لەکوێ دەتەقێنێ. ئەمە جێگای پرسیارە، بەڵام چین ئێستاکە ئەمە دەکات. لەو سەر و بەینەدا کۆبوونەوەی
ناتۆ ئەنجام دەدرێ و لە تورکیا ئەنجام دەدرێ و تەماشامان کرد سەردانەکەی دۆناڵد ترامپیش زۆر سەرنج ڕاکێشە. من پێشتر لەسەر ئەوە قسەم کردبوو. دۆناڵد ترامپ بە قسە فری و دەرەوەکانی ئەتوانێت ڕۆژەف داگیر بکە، ڕۆژەف بگۆڕێت و لەوێدا سەر لە خەڵک بشێوێنێ. ترامپ بەردەوام پێشتر چی دەوت؟ بەردەوام دەیوت ئەردۆغان دۆستمە، چونکە ئەردۆغانی بۆ کارێک دەوێت و تۆماس باراک ئاشکراتر دەیوت ئەردۆغان کێشێ مەشروعەتی هەیە، ئێمە مەشروعەتی پێ دەین لە بەرامبەرەوە هەرچی بمان هەیە بۆمان دەکە. و ترامپ دووبارە دەیگوت هەر شتێکە ئەمن بە ئەردۆغان بڵێم لە بۆم دەکە. پیاوێکی چەندی بڵێ عاقڵە باشە توندە. ئەمەیان یەک. لە هەمان کادا بە نسبەت ئەوروپا بە تەنیا بەجێتان دێڵم کاری خۆتان بکەن، ئەگەر شەڕتان هەیە لەگەڵ رووسیا بە خۆتان بیکە، من کارم پێدانیان. لە هەمان کەدا لە بۆ وڵاتانی هاوپەیمانی کەنداویشی دەگوت زۆر کەس ئەیان گوت ئەمریکا لە ناتۆ دەکشێتەوە. ئەمریکا ناتوانێت لە ناتۆ بکشێتەوە. خۆی ناتۆ ینی ئەمریکا خۆی مادەی پێنجی ناتۆ یەک جار بەکار هاتووە. ئەمە مادەی پێنجی ناتۆ چییە بۆ ئەوانەی کە نازانن؟ مادەی پێنجی ناتۆ هەڕەشە بۆ سەر وڵاتێکی ناتۆ و ینیش هێرش بۆ سەر ئەندامێکی ناتۆ بەواتای هێڕشکردنە بۆ سەر هەموو ئەندامەکە. لە مێژووی ناتۆدا لە ساڵی 1940 تاوەکو ئێستا یەک جار بەکار هاتووە. کەی نێ ئەمە کاتێک ئەڵقاعیدا هێرشێکی کردە سەر دوو تاوەری ئەمریکا 11 سپتامبەر و 5,000-6,000 کەسی کوشت. ئەو کاتە ئەمریکا گوتی ئەمە هێرشە بۆ سەر ناتۆ و دەبێ هەموو وڵاتانی ناتۆ بەشداری بکەن لە ڕووخاندنی ڕژیمی تالیباندا لە ئەفغانستان، واتە شەڕی ئەفغانستان. بەڵام یەکجار بەکارهاتیە لە بۆ ئەمریکا بەکارهاتیە، لە بۆ وڵاتێکی کە بەکار نهاتووە. ئێستا بەکاریش نایە، بەڕاستی بەکار نایە. یعنی سبەینێ رووسیا هێرش بکاتە سەر ئەڵمانیا ناتۆ کۆ دەبێتەوە. قەت پێم وانە کۆ دەبێتەوە، بڕیاریش دەدا، بەڵام مادەی پێنج وەکو خۆی جێبەجێ دەکە قەت لەو بڕوایە دانیمە. هەر لە بۆ هەندی مەبەستم ئەوێ ئەمریکا لە ناتۆ ناکشێتەوە، بەڵکو ترامپ دەیەوێ شتێک بکە. یەک خەرجەکانی ناتۆ کە پێشتر ئەمریکا پێی وابوو زیاتر ئەو دەیکە بیخاتە ئەستۆی وڵاتانی دیکە. یەک دوو هەموو وڵاتان شێت و دین و هار بکە کەر بکە بۆ ئەوەی هەر کەسێک ڕاکەڕاکەی بێ بۆ ئەوەی چەک بکڕ. ها رووسیا لێتان دەدا، ها چین لێتان دەدا، ها ئێران لێتان دەدا، هەموو وڵاتان نەک بەتەنیا ناتۆ، وڵاتانی دیکەش وڵاتانی کەنداویش و ئەو وڵاتانش دەیکەن. بەڵام کە دەیکەن ئەوان دەزانن ئەمریکا لەمە دووە بەکەڵک ئەوان نایە. ئەمریکای جاران نییە هیچ هاوپەیمانیەکیان بپارێزی، بەڵام سەرباری ئەوەش دەزانن کە ئێستاکە ئەو پرۆژەی هەیەە بۆ نمونە پرۆژەی بەرگری ئەوڕۆپی، پرۆژەیەکە کە 20 ساڵی دیکەی دەوێت تاوەکو بگاتە ئەو ئاستەی بەبێ یارمەتی ئەمریکا بەبێ چەکی ئەمریکا بتوانێ بەخۆی لەسەر پشتی خۆی خۆڕاگر بێ. هەتاوەکو ئێستاش 27 وڵاتی ئەوروپا بەقەت رووسیا چەک و تەقەمەنی و تەکنۆلۆژیان نییە. ئەو سوخۆی پێشکەوتوانیان نییە. لە هەمان کاتدا چەکی S400یان نییە بۆ نمونە. و ئەو درۆنەی کە رووسیا هەیەی ئەو درۆنە ماڵ وێرانکرا هەتاوەکو ئێستا بەو ڕێژەیە نییە. ڕاستە ئەڵمانیا ئێستاکە یەکەمین درۆنی ساز کردووە وانیش بڵێن دۆزیوێتەوە کە درۆنێکی کارەباییە و ئەتوانێت 900 کیلۆمەتر 900,000 کیلۆمەتر ببڕێ، 900 کیلۆمەتر ببڕێ. ئەمە ڕاستە، بەڵام یەک درۆنە ئەتو لە بۆی شەڕی رووسیا بکە پێویست بە 10,000 درۆنەیە. هەتاوەکو ئێستا ئەوروپا لەو ئاستەدانە، بەڵام ئەوە دەیکەن. ئەوە سیاست مەداری کۆنسەرڤاتیڤەکانە و ڕیالیستەکانی ئەمریکاش بەردەوام هەوڵەدەن بە ئەوروپا بڵێن نەکەونە ناو ئەو یاریگەی ئەمریکا.
رووسیا دژمنی ئێوە نییە، چینیش دژمنی ئێوە نییە. رووسیا وڵاتێکە نایهەوێت لە سنووری ئەودا ناتۆ هەبێت، چونکە ناتۆ 1949 دژ بە رووسیا دژ بە یەکێتی سۆڤێت دروستکراوە، دژ بە یەکێتی سۆڤێت دروستکراوە، چونکە یەکێتی سۆڤێت کۆمۆنیزم هەتاوەکو کوبا چوو بوو، هەموو جارێ بە شەڕ نەچووە، بەڵکو زۆربەی جار بە شۆڕست چووە، ویانیش بە خەباتی تو تێکۆشانی فکری و جادە چووە، بە شەڕ نەچووە. خۆ بەڵام سەرباری ئەوەش دی ناتۆ دروستکراوە، ناتۆ دژ بە رووسیا دروستکراوە. ئێستا کە پوتین چۆن قبول بکە ئۆکرانیا بێتە ئەندامی ناتۆ، تەنانەت پەیوەندیش ڕاستە و خۆ باشی و سەربازی لەگەڵ ناتۆ هەبێت، چۆن دەبشتیوە؟ چێ قبولی دەکامە؟ هیچ کەسە قبولی ناکە. هەر لە بۆ هەندێک زۆر کەس لە ڕیالیستەکان نەسیحەتی وڵاتانی ئەوروپا دەکەن ئێوە دەبێ سیاسەتی دەرەوەی فۆرن پۆلیسیی ئەوروپیتان هەبێ و فۆرن پۆلیسی ئەوروپی نابێت لە ژێر سێبەری فۆرن پۆلیسی ئەمریکا و بەریتانیا دابێ، نابێت لە ژێر سێبەری فۆرن پۆلیسی ویانیش مامانی ئۆکرانیا بێ. ئێوە فۆرن پۆلیسیەکتان هەبێت کە لە بەرژەوەندی ئەوروپادا بێەوە بەو شێوەیە لەگەڵ رووسیا گوتوبێژ بکەن، مفاوەزات بکەن، ڕێک بکەون. وە چینیش بە هیچ شێوەیەک ئەوان بە دژمنی کەس نازان چین، دژمنی کەس نییە. چین وڵاتێکە لە بواری ئابووریدا لە پێش ئەوروپا و ئەمریکا کەوتۆتەوە، بەتەنیا ئەمەیە لە بواری پیشەسازیدا لە پێش ئەمریکا و ئەوروپا کەوتۆتەوە، بەتەنیا ئەمەیە، هیچی دیکە نییە. چین وڵاتێک نییە وڵاتێکیکە داگیر بکە. با ببینە سەر کۆبوونەوەی ناتۆ. دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا لە بەشداری لە کۆبوونەوەی لوتکەی ناتۆ سەردانی ئەنقەرەی کردو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان گفتوگۆی استراتیژی ئەنجامدا و لەو ئەوەی لە مێدیادا بە دیاری بۆ ئەردۆغان ناسرا مەبەستی دیارەکی مادی نەبوو، بەڵکو ئاماژە بوو بۆ کۆمەڵێک هەنگاوی سیاسی و سەربازی. هەڵگرتنی سزاکانی ئەمریکا بەپێی یاسای کاتسا، گەڕانەوەی تورکیا بۆ بەرنامەی فڕۆکەی F-35، فراوانکردنی هاوکاریە پیشەسازی و بەرگریەکان و دابینکردنی مۆتۆرۆ تەکنۆلۆژیا بۆ فڕۆکەی کان. بەڵام ئەمانە هیچ هەمویان جێبەجێ نابن. بەتەنیا ترامپ ئەتوانێت بەڵێن بدا، ترامپ ئەتوانێت بەڵێن بدا، بەڵام کە گەڕایەوە ئەمریکا دەبێت لەگەڵ کۆنگرێس گوتوبێژ بکە، دەبێت لەگەڵ پنتاگۆن گوتوبێژ بکە. پنتاگۆن و کۆنگرێسی ئەڵێن کاکە یەک شتەیە، یەک بابەتەیە، ئەویش بابەتێکە لە کۆنگرێس دەرچووە، لە سەرۆک کۆمار دەرنەچووە. سەرۆک کۆمار ئەتوانی قەرارنامە دەربخە، بەڵام ناکرێ ماوەیەکی درێژ بکرێتە واری جێبەجێکردنەوە. ئەویش ئەوەیە یاسای کاتسا لە بەرامبەر کڕینی سیستەمی S-400 ڕووسی دانراوە، خلاص بڕایەوە، دەبێت چارەسەریەک لە بۆ ئەوە بدۆزێتەوە و پوتینیش ناتوانێت S-400 تەسلیم بکاتەوە، بیگەڕێنیتەوە. پوتین ئەردۆغان ببڕ، ئەردۆغان ناتوانێت ئەمە بکات، چونکە ئەردۆغان نایهەوێت وڵاتێک بێ کە پەیوەندیەکانی خۆی بە تەواوەتی لەگەڵ رووسیا ببڕێ. بۆ نمونە ئەو دەیهەوێ ئەندامێکی کاریگەر بێ لە ناتۆ، پاراستنی بەرژەوەندی و ئابووری و وزەیەکانی لەگەڵ رووسیا بپارێزی و هێشتنەوە وە دەیهەوێ کەناڵێکی دیپلۆماسی ئاکتیو بێ لە بینی مۆسکۆ و کیفدا. تورکیا ئەمەی دەوێت و لێرەدا کێشەکە دەست پێ دەکات. بۆیە ئەو بەڵێنانەی کە ئەردۆغان ترامپ بە ئەردۆغانی دەدا بەڵێنی زۆر گەورن، بەڵام ئەمانە هەمویان لەو بوارەدا جێبەجێ نابن. ئەوەی جێبەجێ دەبرێت چەند بابەتێکن بەڕاستی پێتان بڵێن. ئەویش ئەوەیە کە پەیوەندیەکی ئارامتر هەبێت لە جاران لەگەڵ لە نێوان تورکیا و ناتۆ و ڕێگا بکرێتەوە بۆ هاوکاری نوێی سەربازی و تورکیا ڕۆڵێکی ناوەندگیر ببینێ لە نێوان رووسیا و ئۆکرایندا، چونکە ناتۆ پێویستی بەوە هەیە ئەوروپا ناتوانێت بەخۆی لەگەڵ رووسیا قسە بکە، بەڵکو ئەردۆغان دەتوانێت، ڕاستە شخصی ترامپیش دەتوانێت، بەڵام تورکیا توانێت وەک وڵاتێکی ناتۆ ئەو کارە بکە لە جیاتی ناتۆ.
بەڵام تورکیا سیاستێکی دژ بە ناتۆ ناگرێتە بەرژەوەندیە ئابووری وزەی و جیۆگرافیەکانی وا دەکەن هاوکاریەک هاوسەنگێکی استراتیژی بپارێزی ئەوەی کە جێبەجێ دەبێت بەداخەوە لەسەر حسابی خەڵک دەبێت لەسەر حسابی کوردەکان دەبێت لەسەر حسابی ئۆپۆزیسیۆن دەبێت لەسەر حسابی ڕۆژنامەنووسان دەبێت لەسەر حسابی ئازادی دەبێت بەڵێ لەو بارەیەوە ئەمریکا و ناتۆ چاو لە تورکیا دەپۆشن تورکیا هەرچێکی بیکە دەیکەن و بە تایبەتیش بەردەوام بووم لە سیاسەتی سەربازی دژ بە پەکەکە ئەمانە هاوکاریەکی تەواو بەدەست دەخەن و تەنانەت ئەمە دەکرێت لەسەر حیسابی پێدە و ڕۆژ ئاواش هەندێک تەواو ببێ. دەمەوێت لە کۆتاییدا چەند قسەیەکم ماوە دەمەوێ بیکەم ئەویش سیاسەتی کوردەکانە بۆ ئەوەی سیاسەتی کوردەکانتان نیشان بدەم بە تەنیا شتێکی کورتتان پیشان دەدەم لە ئەمڕۆکە کۆنفرانسێکی هەڤاڵان باڵێن هەبوو لە سلێمانی ئیلهام ئەحمەد بە ئۆنلاین بەشدار بوو و قسەی کرد خەڵکێکی زۆر لی تێنەگەیشتن چونکە لە سلێمانی خەڵک سۆرانی باش تێناگا یعنی سۆرانی هەولێری باش تێناگا جا چۆن گوێ کرمانجی تێبگەن و زمانی ئیلهام ئەحمەدیش وشەی تورکی زۆر تێدایە لەبۆ هەندێک زۆر کەس لی تێنەگەیشت بەڵام تەماشامان کرد داوای چی کرد داوای چەند شتێکی کرد بزانە وەزیری دەرەوەی ڕۆژئاوا باسی چی دەکات بزانە یەکەم دامەزراندنی ڕێکخراوێک بە ناوی یەکێتی نەتەوەی ژنانی کورد ئەخر وەزیری خاریجی وڵات گروپێک ناوچەیەک هەرێمێک با دەوڵەتیش نەبێت بۆ دەبێت مەشغولی یەکێتی ژنێت نەتەوەی ژنان یەکێتی نەتەوەی ژنان چییە یەکێتی نەتەوەی ژنانی کورد یەکێتی قوتابی لاوان یەکێتی ژنانی دیموکراتیک و ئەوشتانە هەبن پێشتر پارتی یەکێتی فەرعیان هەبوو ئەمانە بەکەڵک چیدن پاشان داواکاریەکی دیکەی چ بوو خۆپیشاندانی سەرتاسەری کرد هاوشێوەی شوباتی ڕابردوو ئەگەر حکوومەتی سووریا ناڕازی بوو دان بە زمانی کوردی و بەشداری یەپەژە لە ناو سوپادا وادیێنە حکوومەتی سووریا هەردوو مادەی ئێستاکە دواخستووە بە کات یاری دەکا و هەوڵ ئەدا تێبگا کە ڕەوشەکە بەرەو کوێ دەچێت هەتاوە کوستە لەو بارانە هەنگاو ناوێن ئەو هەنگاو نەنانە بە تەنیا پەیوەندی بە حکوومەتی سووریاوە نییە لە ڕاستیدا سیاسەتێکی تۆمبارەك سیاسەتێکی ڕۆژ ئاوا هەیە سیاسەتێکی خۆر ئاوا هەیە کە دەبێت و ئەمن چەند جار وتومە دەبێت کوردەکان بسپێردرێنە مەرکەز بەڵام مەرکەز نابی زۆر شتێکیان پێ بدە کە لە کوردستانی عراق بچی تێگەی دەبێ ماوەیەک وها ڕایان بگرن و هەوڵ بدەن لەو چوارچێوەیەدا ڕایان بگرن هەتا کەی جارێ نازانین بەڵام ئەوانە ئێستا ئیشیان بە مەرکەزە ئیشیان بە ناوەندەکانە ئیشیان بە پایتەختەکانە چونکە هەڕەشەی دەرەچی هەیە و نابێت لە ناوخۆدا عنسوڕێک هەبێت کە ئێران و رووسیا و حتا چینیش هەرچەندە چین ئەو جۆرە سیاسەتی نییە یاری بەو جۆرە عنسوڕانە بکە یعنی بەگشتی ئەوەیە ئێستا کە دەبینین بەگشتی کورد لە ڕۆژ ئاواشدا لە پەکێکەش بەگشتی هەم لەلایەک ناچارە پاسا و بۆ ڕێکەوتنی 27 شوباش بێنێتەوە کە لە حاڵەتی جەنگدا بووە بەڵام بەر لە جەنگ چ غەڵەتێکی استراتیژی ڕوویداوە بەر لە 15 ساڵ و 10 ساڵ چ غەڵەتێکی استراتیژی ڕوویداوە هیچ کەسێک لەسەر ئەمە قسە ناکە لەسەر چ بنەمایەک ئەو غەڵەتە استراتیژیە نەکراون هیچ کەس لەسەرەوە قسە نایە کاتێ من قسە دەکەم هەندێک کەس کاردانەوە نیشان دەدەن ئەڵێن هیوا گۆڕاوە هیوا وەکو جاران نییە هیوا باس لەوە دەکا کە کوردەکان بە تایبەتی ڕۆژ ئاوا و پەکەکە ویستویانە خۆیان هەڕاج بکەن گوایە شەڕی تیرۆر دەکەن بەڵێ ئەمە خۆ هەڕاجکردنە چەند جار مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد و ئەوانەی پەکەکەش گوتویانە ئەی ڕۆژ ئاوا ئەی ئەمریکا خاترمان بگرن وەرن لەگەڵ ئێمە کار بکەن ئێمە لە جیاتی ئێوە شەڕی تیرۆر دەکەن خۆ من ئەزانم لە خۆشی خۆیان شەڕی داعشیان نەکردووە داعش هاتە شەنگەڵ قەتڵ عامی کردووە داعش چوو بە کوبانش قەتڵ عامی دەکرد ئەمە ڕاستیەکە بەڵام
ئەتۆ لەسەر ئەو بنەمایە سیاست کردووە یان نا، ئەتۆ هیوات ئەوە بووە یان نا، لە قۆناغی یەکەمیندا شەڕت کرد هەتا وەکو بانێشت ڕزگار کرد هەتا وەکو من بەجیش ڕزگار کرد. باشە لە قۆناغی ڕقەدا بۆ بابەتەکەت بردە بابەتێکی استراتیژی لەگەڵ ئەمریکادا. قەت دەرست لەمە وەرنەگرتووە کە ئەمریکا لە کۆتاییدا لەگەڵ مەرکەز کار دەکا، ئیسرائیل لە کۆتاییدا لەگەڵ مەرکەزەکاندا کار دەکا. ئیسرائیل و مەلا مستەفا زۆر یەکتریان خۆش دەویست، زۆر برادەر بوون، زۆر دۆست بوون. پارتی و ئیسرائیل زۆر یەکتریان خۆش دەوێت. هەموو ئیسرائیلە قەرداریش جەمەدانیە سوورەکەی ماڵی بارزانیا و لە سەریشی دەنێن. بەنە ئێستا کە جەمەدانیەک لە بۆ نەتەنیاهو لە سەری دەنێ. بەڵام کە هاتە سەر سیاست ئەوان دەچن لەگەڵ مەرکەز کار دەکەن. چۆن 1974 کاتێک بەعسیەکان بەهێز بوون و کاتێک بەعسیەکان بەڵێنیاندا لە ڕێگای نێوبژیوانی کەرەکان نامەیان لە بۆ ئیسرائیل نارگوتیان ئێمە لە مەودووە عراق نابێتە هەڕەشەیەک بۆ سەر ئیسرائیل، ئێمە دژی سووریین، ئێمە دژی ئێرانی. یعنی لە ساڵی 1970 بەدواوە ئەو نامانیان لە بۆ ئیسرائیل ناردن. ئیسرائیل مەلا مستەفای نەفرۆشت، فرۆشتی. مەسعود بارزانی کە هاتە ڤێننا 1970 بوو، بەڵێ ساڵێک پێش شۆڕشی ئێران کە هات خومەینی ببینێ، سەرەتا هاتە ڤێننا وەلەی قەومە ئیستیخباراتی عراقی ویستیان بیکوژن و پارچە پارچەی بکەن و جانتاشیان لەگە خۆیان بۆەوەی جەنازەکەی بە جانتا ببەرنەوە. بارزان تکریتی هات بەخۆی تەقەشی لێ کرد. دوو هاوڕێی بریندار بوون. ئیسرائیل یارمەتیدا، ئیسرائیل لە ڤێننا دەتوانێت هەموو کارێک بکە. ڤێننا مەیدانی مرکزی استخباراتی ئیسرائیلە، بەڵام لە ڤێننا ئیسرائیل یارمەتی نەدا. ئەزانین چی یارمەتیدا؟ یاسر عەرەفات یارمەتیدا، سەرۆکی بزوتنەوەی فەڵەستینی. پاسەپۆرتێکی لوبنانی لە بۆ کرد لە ڕێگەی قوبڕس گەڕاندیەوە ئەمریکا. ئەگەر نا مەسعود بارزانی فەوتا بوو ئەو کاتە. ئەوەتان دەزانی یان نەتان دەزانی؟ بۆ نەتان کرد لەوەدا خەڵاتی استراتیژیتان هەبووە. ئەگەرنا هەمومان دەزانی خۆ لە سەردەمی شەڕدا چارەیەک نەمابوو، بەڵام پێش شەڕەکەدا ئێوە چه هەڵەیەکتان کردووە، سیاسەتێکتان کردووە لە نەوت فرۆشتنەکەتاندا، لە سیاسەتەکانتاندا لەگەڵ ڕئیس عەشیرەتە عەرەبەکان کە لەبەر دەرگای هەر ماڵێکدا ڕسمێکی ئۆزەلانتان چەقاند بوو، لە نەوت فرۆشتنەکەتاندا. ئەمانە هەر هەمویان بابەتی غەڵەتی استراتیژی زۆر گەورە بوون. و ئێستاکە ئیلهام خانم وەزیری دەرەوەی ڕۆژئاوا پێمان دەڵێ یەکێتی دامەزراندنی ڕێکخراوی یەکێتی نەتەوەی ژنانی کوردمان بۆ دەکە. ئاخر وەزیرێکی دەرەوە چ کاری بە شتانەدایە؟ وەزیری دەرەوە لەسەر بنەمای پراگماتیزم، لەسەر بنەمای ڕیال پۆلەتیک بەرژەوەندی دەگۆڕێتەوە، سیاست دەگۆڕێتەوە، خەریکی ڕێکخراوی ئەیدۆلۆژیک نابێیان. پاشان وەزیری دەرەوە پێمان ئەڵێ بڕۆ نەجادە خۆ پیشاندان بکەن. باش لە پێش 27 شوبات چ خۆ پیشاندانێکی گەورەکرا؟ چەند خەڵک بەو سەرمایە چوونە سەرجادە؟ چ سوودی هەبوو؟ هیچ سوودی نەبوو. یعنی ئەمانە کۆمەڵێک بابەتن کە نیشانمان ئەدا کوردەکان لەکوێ خەوتونە، لەکوێ سیاست دەکەن و ئەمانە بەڕاستی جێگەی نیگەرانی. بەڵێ لەمە زیاتر درێژی ناکەمەوە. سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون. تکایە بەردەوام هەوڵ بدەن کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن، زەنگوڵی ئاگدارکەرەوە چرکە بکەن، بابەتەکانمان شێر بکەن، لایک بکەن. ئەگەر کۆمنت و پرسیارتان هەبوو بە سەرچاو دوای تەوابوونی لایفەکەش دەتوان کۆمنتەکانتان ڕەخنەکانتان بنووسن، بە خۆشحاڵیەوە وەڵامتان دەدرێتەوە. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ دەخوازم هەر بژین.